بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، ئێمە ئەمڕۆ لە باشووری کوردستان یەکێک لە کارگەکان کە کۆمەڵێک ئیشی گرنگ لەم کارگەیەدا ئەکرێت وەی خۆشەویست ڕوون دەکەینەوە. یەکێک لەو ئیشانەی کە لەم کارگەیەدا کە ڕۆژانە دروستی یەکەن بریتە لە دروستکردنی بۆیلەری ماڵان و یەکێکی تر لەو ئیشانەی کە لەم کارگەیەدا ڕۆژانە دروست دەکرێت بریتە لە دروستکردنی نەخش لەسەر دەرگاوە دروستکردنی نەخش لەسەر پلێت و کۆمەڵێک ئیشی گرنگی تر. ئێمە کە لەم بەرنامەیەدا گرنگترینە و ئیشانەی کە لەم کارگەیەدا دەکرێت بۆ ئێوەی خۆشەویستی ڕوون دەکەینەوە و باسی دەکەین. بینەرمان بن. سەرەتا زۆر سپاس دەکەم کاک هەردیکە ڕێگەتدا و دەرفەتتدا بە بەرنامەی ئەندازە تا بەرنمەیەک لە کارگەکەی ئێوە بکات. من حەزەکەم بۆ پرسیارە بچمە ناو بەرنامەکەەوە. ئێوە لێرە من ئەبینم کۆمەڵێک ئیش ئەکەن لێرە، کۆمەڵە ئیشی زۆر و هەمە چەشنەوە کۆمەڵە ئیشی جوانەکەن. من ئەمە سەرەتا باسی ئەو پلێتانم بۆ بکەیت. ئەو پلێتانە کە لە چ شوێنێکەوە بۆ ئێوەیەت و مواصفاتی ئەو پلێتە چییە و چەند ملیم تا چەند ملیمتان هەیە؟ بەڵێ، پلێتەکان هەمە جۆرە. پلێتی ڕەشمان هەیە، پلێتی ستیلمان هەیە، پلێتی فافۆنمان هەیە و پلێتی گەڵبەناییشمان هەیە بە چەند جۆرە قیاسی 150 بە 6 مترمان هەیە، 150 بە 3 مترمان هەیە، 125 بە 250 هەیە. قیاسەکان جیاوازن بە پێی ئەستوری پلێتەکە و بە پێی لە ڕووی ئەستوریەوە تا چەند ملیمتان هەیە؟ ئێمە لە 1 ملیمەوە هەمانە تا 100 ملیم. بەڵێ، بە پێی قیاسات فەرقەکە، ینی سا پلێتە ئەستورەکان 2 متر بە 6 مترە. پلێتە تەنکەکان ئەوانە قیاسەکانی فەرقەکە 150 بە 6 مترە. لەوانەیە فەرقەکە لە پلێتی ئەستورا فەرقەکە. ئەوە گڵڤەنایزەکە تا چەند ملیمتان هەیە؟ گڵڤەنایزەکە تا 6 ملیممان هەیە، 6 ملیم ئەستوری پلێتەکە. ئەو پلێتە گڵڤەنایزانەی کە ئێوە لێرەتانە بۆ چی ئیشێک بەکارێن زۆرتر؟ گڵڤەنایزی 6 ملیم زۆربەی بۆ بۆیلەری عەرزی بەکارێ کە پێڵەن ژێر حەمام. ئەوە زیاتر لەوەی سەرفە بێ. 3 ملیم و 4 ملیم وانش بۆ تەنکی نەوت بۆ بەعزە شتێک بەکارێکیتر ئەبێ ئەو گەڵبەنایسە بێ بۆ ژەنگ نەکە لە دیوارە. من ئەمەوێ ئەوە بۆ هاوڵاتیان ڕوون بکەیتەوە کە لێرە چەند جۆر ئیش ئەکرێت، لێرە ئێوە چەند جۆر ئیشەکەن، چ ئیشێکەکەن بە زۆری لێرە؟ بەڵێ، ئێرە ئیشەکان هەمە جۆرە، ینی ئێمە ئیشی بۆدی گەڵاباکەین، ئیشی تەنکیەکەین، تەنکی ئاو خواردنەوە، تەنکی ئاو خواردنەوە، تەنکی گاز، تەنکی نەوت، ئیتر بە هەموو قەبارەیەکەوە، قەبارەی پچکۆلە و گەورەی هەیە. و من نەخشی سەر دەرگاشم بین. بەڵێ، ئەوانە بەعزە قیاسێک هەیە، قیاسی دەرگایەک تایبەتە، نەخشەکەی نییە لە بازارە. ئێمە بە قیاس بۆمانێن ئەو نەخشیان بۆ برین لەسەر مواصفاتی خۆیان، یعنی لەسەر داواکاری خۆیان، لەسەر کابراڵێ با گوڵێکی تیابێ، لە با تاڵسێکی تیابێ. ئێمە لەسەر ئەوینا بۆیان دروست دەکەن بە ئیشی لێزەر. ڕسمەکان بۆکەن هەوڵی دوایی ئەیخێنە بەر جیازەکە و پلێتەکەی بۆ دانێن. ئیتر پلێتەکەش هەیە لە 2 ملیمێکە، هەیە لە 3 ملیمێکە، بە پێ ئەو کابرایە تەڵەبەی کە خۆی داوایەکە. یەکێک لەو ئیشە گرنگانەی کە لەم کارگێدا دەکرێت بریتە لە هەڵکۆڵین و نووسین لەسەر پلێتی قەبارە جیاواز. یەکێک لەو هەڵکۆڵینانە بریتە لە دروستکردنی نەخش لەسەر دەرگا. کاک سەردار، ئەم جیازەی کە لە بەردەم ئێمەدا ئەم ئەتوانی پێمان بڵێ ئەم جیهازە چییە و ئیشی چییە؟ بڵێ، ئەم جیهازە CNC پلازمای پێڵن، ئیشی بڕینەکە، بڕین لەسەر پلێت، ئیتر پلێتەکە
پێویست ئەستور بێت تەنگ بێ فەرق ناکە بەنسبەت تا چەنە یعنی تا سوم تا ئەستوری چەنە ئەم توانای ئەم جیهازە ئەمە لە نیو ملیمەوە دەست پێگا بەبڕین لە نیو ملیمەوە ئەبڕێ هەتا 38 ملیم هەتا 38 ملیم ئەستوری ئەبڕێ جیهازەکە لە واقع خۆی ئەسڵا دوو بەشە بەشێکیانی کاش SPR پێڵێن ئەوە شرکەی هایپەرفێرمی ئەمریکی دروستەکە لەگەڵ ئەو تۆرچەیە بەشی کۆمپیوتەرایزەکەشی لە ژوورەوەیە ئەوەشە ئەمریکیە ئەم سێ پارچەی ئەمریکیە ئەم سکە و تەیبڵەکەی مێزەکەی و داخڵکردنی بەرنامەکانی و کۆمەڵی وردەکاری تری هەیە لە تورکیا تەجمیع کراوە کە لەوێ تەجمیع کراوە بلێرە تەمان لە تورکیاوە هێناومانە شەریکە دی لێرە ئیشی بەستنوشەکەی بۆ ئێمە تەواو کردو کۆتایی پێێناوە دەستمان کردەوە بە ئیشکردنی تایە باسی ئەستورەکەت گرت توانای تا 38 ملیم ببڕێ ئەی لە ڕووی درێژی و لە ڕووی پانیەوە یعنی توانای ئەم جیازە چەنە یعنی بۆ من ئەتوانێت درێژی چەنە ببڕەوە پانی چەنە ببڕێ بەڵێ ئەم جیازە خۆی تیبڵێکی هەیە باڵێن مێزێکی هەیە کە پانیەکەی 3 متر و 15 سانتینە درێژەکەشی 6 متر و 15 سانتینە ئەو 15 سانتینە وەکو ئۆڤەرلاب دراوەت وەکو سێفتی لەبەرەوەی پلێتەکان لە ستاندەردی عالەمیە 3 متران مەسەرەن 2 متر و نیوە 6 مترە ئەو 15 سانتینە وەکو ئۆڤەرلاب دراوەت وەکو سەلامەتیەتی دادو بۆ جێگای بێتەوە بە ئاسانی تیبڵەکە بەدەست شەریکەکەی کە تۆ تەڵەبیەکەی جیازەکە هەمان جیازە بەڵام تۆ ئەتوانی تیبڵێکی 12 متری بۆ دروستکە 20 متری بۆ دروستکە تەنها سکەکەی فەرقەکە ئەم جیازە لەسەری بڕوە ئیتر درێژەکەی کێشەیەک نییە بۆ پانەکەی کێشەیەک نییە بەڵام پلێت ستاندەرەکانی عالەمی بە مەسەرەن 2 متر بە 6 متر هەیە تۆش مەجبوری تیبڵەکە مێزەکە دروستی بە پێی ئەو ستاندەران دروستیکەی کەواتە تۆ CNC بە دڵنیاییەوە بەرنامجێکی کۆمپیوتەریشی لەگەڵایە بەڵێ بێگومان بە ئەمە بە کۆمپیوتەریشەکە 4 پرۆگرامی هەیە کە دواتر دێنێ سەری باسی دەکەین ئەی وەک ئیشی چییە کە ئەم جیازە چ ئیشە هەر پارچەیە کە لە ئاسن با بڵێن لە پلێت تۆ بتەوێت دروستیکەی ئەل بەسەری ئەی بڕێ لەبەرەوەی بە پرۆگرامی ئۆتۆکادی شەکا و شەی پێ دروستەکەی مەسەڵەن تۆ پارتە دروستەکەی بەپێی بەرنامەکە ئیتر چەندێک بڕینی خواری تیابێ قەوسی تیابێ هەرچیەکی تیابێ ئەی بڕێ ئەوتان فول ئۆتۆماتیکە تۆ ئیعازێکی تێ نەخشەیەکی تێ لە کۆمپیوتەرە ئەم خۆی ئۆتۆماتیکی کە بەڵێ بێگومان مەسەرەن بۆ نمونە ئێمە نەخشمان هەیە نەخش بۆ دیکۆری ماڵان بۆ دەرگای ماڵان بۆ سیاج بۆ بەلەکۆنە و خادرمە وەکو محەجەرە ئەو شانەی پێەکەین ئیشی فافۆن ئەبڕێ ستیل ئەبڕێ ئەمانە چکە جۆرەکەن لە پلێت لە ئاسن بەهۆی چیەوە ئەی بڕێک ئەم جیازە چ شتێک هاندێتی بۆ بڕینەکە ئەمە لە کاتی بڕینە بە سێ شت ئیشەکە سێشتی پێویستە با بڵێن یەک ئۆکسجین دووەم هەوای ئەکادی کە کۆمپرسەرێکی لەگەڵایە هەواکەیە داتێ سێش کارەبە بەم سیانە ئیشەکە بەڵام ئەوە بۆ ئاسنیکی ڕەش ئەگەر بێتە سەر مەسەلەی ستیل پێویست لە جەتی ئۆکسجین لەگەڵ هەوایە پێویستی بە ئۆکسجین و نایترۆژین هەیە کە بینە سەر با بڵێن بۆ ئەلەمنیۆم پێویستی بە هایدرۆژین هەیە هایدرۆژین و ئۆکسجین یعنی با بڵێن بڕینەکان جیاوازە بەپێی جۆری پلێتەکە بەڵام زیاتر ئێمە ئەوی کە زۆر بەکاری دێنین لێرە پلێتی ڕەشەکە بە ئۆکسجین و هەوا و کارەباییشەکە ئێمە کە هەر پارچەیەک بۆمان دێ لە دەرەوە بە بڵێن کە داواکەم بۆ دروستکردنەوەی ئەو پارچەیە ئیتر دیزاینێکی تازە بێ یا کۆر بێ یا پارچەیەک بە کابرا پەچی تۆ بێ لەسەری هێنابێتی بۆی دروستکەینەوە ئەمە پێویستە ڕستمەکەی دروستکەیتەوە سەرەتا ئەو ڕسمە بە پرۆگرام لەسەر کۆمپیوتەر بە چ بەرنامەیەک ئەکرێت دوو سێ بەرنامەیەکە ئیشکا بەڵام زیاترین ئێمە ئۆتۆکاد بەکارێنین پرۆگرام لێژێکە لە کۆمپانیەکانی شەریکەی ئۆتۆدەسێک بەشێکی پێوتێ پرۆگرامی ئۆتۆکاد ڕۆژانە عملی مهندسەکان هەموو ئەوانە بەکاردێنن بەڵام ئیتر ئەم جیازەش بە هەمان پرۆگرامیشەکە فایلەکانی بە فایلی پاشگیری DWG و DXF جیازەکەش بە عین پرۆگرامیشەکە بە دوو شێوازیشەکان جیازە یەک خۆی ڕاستەخۆ توانی ئەو فایلە داخڵکەی ئەو پرۆگرامە بە بۆ پاشگیرە ئەی خوێنێتەوە توش پرۆگرامی تریشی لەگەڵایە پرۆن ئێستا ناوی پرۆن ئێستا بەڕەن بەرنامەکە کۆنڤێرتەکە فایلی ئۆتۆکادەکە DWG یا DXF کۆنڤێرتەکە بۆ فایلی CNC ئەوان ئاسانتر خوێندنەوەی بۆ جیازەکە ئاسانترە ئەو CNC ئێوە کە ئەو پرۆگرام بۆ نمونە ئێستا ئێمە ئەمڕۆ پەیام TV ئەندازەکە لەسەر پلێتێک نەخشەکەی دروستەکەین بە جیازی لێزەرەکە چ هەنگاوێک ئەتوانی گرنگترین ئەو هەنگاوانمان بۆ باسکەی کە تۆ لەسەر پرۆگرامەکە ڕەچاویەکەیت بەڵێ سەرەتا بێ بچینە سەر پرۆگرامی ئۆتۆکادەکە بیکەینەوە ئەینووسین نووسینەکە نووسین پەیام TV ئەندازە کۆمەڵە گوردەکاریەکە ئێستا لە بەشای خۆتان لە شاکدان دێن چۆن چۆنایی یەکرێ سەرەتا کە دایەوەی ناوەکەمان نووسی پەیام TV ئەندازە لە پرۆگرامی ئۆتۆکادەکەیە بەشێک هەیە ئایکۆنەکەی پێوەڵەن تریم
ئەو خەتە زیادانی کە هەیە لەناو بەرنامەکەیە ئەبێ بیان بڕین ئەوانەی کە زیادن لەم بینانەیە ئەمانە لەبەروی کە لە کاتی بڕینە ئەمانە نەبڕێت ئەبێ ئەمانە کاندانە دانا ببڕین ئەم خەتە زیادانە هەنێ وردەکاری تریشەیە کە ئێستا لە دوابدا خەتەواتانە ئەوانی شەکەین ئەمە بێت دانا دانا ئەو خەتە زیادانە هەمووی ببڕێ هیچی گیان نەمێنێ ئەگەر کای بمێنێ ئیشەکە جوان دەرناچێت يعني بپی او قیاسانی که ایسا تو داته قیاسی طبعا بپی قیاسێک ئەو نووسینە نووسیوە بە هەمان قیاس لە ڕووی عملی شەوە ئەو قیاسێکە خۆت هەدەفتە لەسەر ئەو پلێتە ئەو قیاسەتە دادێت بەڵێ ئێمە ئیشەکانمان زیاتر لە پرۆگرامە هەم جیهازەکەش بە ملیمەتر ئیشەکە بە ملیمەتر ئۆتۆکار پرۆگرامێکی زۆر پێشکەوتووە ینی ملیمێکت بۆکە بە 10,000 بەشەوە ئەگەر تۆ چۆنای ئیشی لەگەڵەکەی ئەم جیهازەشەمان ئیشەکە هەمان وردەکاری هەیە لە ئیشکردنا دوایەوەی کە خەتەکانمان لابرد ئەبێ ئەم خەتانە مەسەلەن بۆ نمونە ئەم سێ گۆشەیە کە لەناو حرفی ئێ هەیە ئەگەر ئەم سێ گۆشەیە بەبڕدرێ ئەکەوێتە خوارەوە حرفەکە جوان نادێت تۆ بێ کارێکی کە ئەمە نەکەوێتە خوارەوە لەم بینایە بە شتێک هەڵی واسی دەمە خەتێک دروستەکەین لەم بینەیە هەروەها لە هەمان شێوە لە مەشا لەم حرفی پێشە بۆی ئەو ناوەڕاستی نەکەوێتە خوارەوە ئەبێ ئەم خەتانە نێڵن هیچیان پێوێتە خوارەوە بۆی کە لە کاتی بڕینا سەیرەتکرد شێوەیەکی جوان بە بەدەستەوە بەشێکی بۆ زیاغین پلێتێک بەسەرن بۆ نمونە 5 ملیم 6 ملیم بۆ ئەوی کاتێکە ئەی بڕێ نەکەوێتە خوارەوە ئێستا ئەمانەوێت سایزی ڕابڵین نووسینەکە وەرگین بزانین بەرزی نووسینەکە چەندێکە بە پێ ئەو حەزمێکی خۆمانەمانەوێت بێ ڕێژی سەرەتا بێ حسابی ئەوە بکەی دوای ئەو پلێتەکەی بۆ تەرخانکەی بەڵێ تۆ تەڵەبە مەسەلەن ئەو کەسێک کە دێ ئەڵێ نووسینێکم بۆ بکە قیاسەکەی ئەوە نەبێ بۆ مناڵێ با 40 سانتیم بە 50 سانتیم بێت لەسەر نووسینەکە ئێمە دێن بەپێی ئەوە ئیشەکەی بۆ ڕێگەخەین ئەبێ بڵێن طبعا هەموو دایمێنشنەکان جوتت بە ملیمەترە بەڵێ بەڵێ هەمووی بە ملیمەترە چونکە پرۆگرامەکەی تۆ بە ملیمەتر ئیشەکە ئێستا ئەگەر ئێمە دایمێنشنێک لە ئەم حرفی پێ بین بزانین بەرزەکەی چەند سانتینە 7 سانتین و 8 ملیم و لە 10,290 ملیمێکە یعنی ئەمە ملیمێکە بۆی کردووی بە 10,000 بەشەوە 10,000 ئەوە بەشی ملیمێکە ئەوە کێشەیەکی لە جیازەکەش بۆ شێوە دەقیقی نایخوێنێتەوە چونکە ئیشی لێزەر نییە ئەم دوو جیازە جیاوازن لێزەر جیایە پلازما CNC جیایە ئێستا کە ئێمە ئەم نووسینە مەسەلەن بۆ نمونە بەدڵمانە ئەو قیاسەیە کە داوامان کردو 7.7 ملیمە 7.8 سانتیمەترە دێن ئیشەکانی خۆمانی لەسەرەکەین ئەبێ بەشێکی زیادەوە و ناوانێک کە وەکووتمان نەکەوێتە خوارەوە بۆی دانین بەسەرەن ئێمە 5 ملیم دانین 5 ملیم خەتێکی بۆ دروستەکەین و هەڵیەواسین پێوە ئەمەش بە هەمان شێوە بە هەمویان دانین ئەبێ دوایش دانە دانە ئەو بینانە ببڕین بۆی کە وەکو پلێت بمێنێتەوە لەو بینە هەڵواسی لێ خۆیەوە ئەمە ئێستاوی کە ئێمە کردمانەوە بڕینە ئەمە 2 ملیم و نیوە با بکەین بە 5 ملیم طبعا دوای بێ ئەو خەتە زیانش کە ئەمێنێتەوە ئەمە بە هەمان شێوە ئەویش لابەری لەسەری ئەمە وەکو جوانکاریەکە یان بۆ ڕاگیرانی ئەو پلێتەیە لە ئەو نووسینە سەر ئەو پلێتە جوانکاری جوانە مەسەلەن ئێمە ئەم جیازە دەر ئەم خەتە ئەبڕێ ئەگەر ناوەشی ببڕێ هەموو یەکەوێتە خوارەوە لەسەر پلێتەکە هیچ ئەم ناوەی نامێنێتەوە تۆ بۆی کە بزانانی ئەمە حرفی دیە مەفروزە ناوەکەی بمێنێتەوە یا مەسەلەن ئەم حرفی ئەیە وەکو سێگۆشەی نێتە بەرچاو ئەبێ ئەم مستەلەسی ناوەی بمێنێتەوە بۆی کە تۆ بزانانی ئەمە حرفی ئەیە نەک سێگۆشەی ئەمە وەکو هەڵکۆڵینێک وایە لە سەوەرەکەی بەڵێ هەڵکۆڵین ئەم دیۆ ئەی بڕێ پلێتەکە ئەبڕێ ئەمە حەفر نییە حەفر جیایە بڕین جیایە ئەم ئەی بڕێ حەفر شتێکە بەس چاڵێکی تیا دەسەکە ئەم دیۆ نابڕێ بەڵام ئەمە بڕینە ئەم دیۆ هەردووشی ئەبڕێ
پاشەوەی پارچانەمان بڕیترم خەتە زیانەش دابین و جارێکی تر ئەوانە لە قسمە ئیشەکە دروستە بن بۆ ئەوی ئیشەکە ڕێک و پێک و جوان دەرچێت ئێستا لەوە چێ ئەم نووسینە لەبەرەوەی ئێمە خۆی لە ئەسڵان نووسینەکە ئەکسپلۆد ماکردووە بەڵێن تەقینەوە کراوە خۆی ئەسڵان نووسین فیڵە ناوەکەی پڕە وەکو لاین نییە ئەمە بە چۆرە بەڵام ئێمە ئەکسپلۆد ماکرد بۆ بە لاین کە بۆ بە لاین کۆمەڵێک لاینە لێک دراوە احتیمال هەیە ئەو کاتی کە بۆ بە لاین بینێکی تێکەوتە ینی جوین نەبێت چکە ئەم جیهازە کە تەقاطع تێکەوت ینی بڕین کەوتە بینی لاینێک بۆ لاینێک نایبڕێت ئیرەرێک تاتێ غڵەتێک تاتێ بۆ ئێمە کە ئەو لەو مشکلەیە تەعاان ئەمە زۆر وردە لەبەرەوەی میلیمێتر بۆکە بە 10,000 بەشم تۆ بەچاو نایبینی بۆی لەو مشکلەیە نەزارت بێ ئایکۆنەکەی پێڵم باوەندەری چییە؟ ئەو تەقاطعانەی کە لەو بینانایە هەمویان جۆی نەکاتەوە خۆی ئۆتۆماتیک هەمووی ئەنووسێنێتەوە بە یەکەوە ئەیکاتەوە بە یەک پارچە وەکو یەک پارچە پیشان هەیەی ئەو نووسینە ئەو کاتە بۆ جیهازەکەش خۆشترە ئەو ئیرەڕۆشەی تیان نامێنێ ئەوە کاتە ئیرەڕەکەتە بێ زۆر گەڕێ بە دوایە بەڵام کە ئیشت بەو باوەندەریە کرد ئەو ئیرەران بۆ نایاڵێ ئەمە باوەندەریەکەیە وەکو فایلێکی تازە باوەندەریمان بۆ بکە تێبینی بکە ئەوە هەمویانی کرد بە یەک لاین ئێستا کاتێک کە کلیکی لەسەرەکەی وەکو یەک لاین ئەداتی ئەمە سلێکتت کردیان ئەمە سلێکتێکن لەبەرەوەی ئێمە وتمانە تەحدیدت کرد بەڵێ تەحدیدکردنە ئەم تەحدیدکردنە بۆ چییە؟ ئێستا ئەیبینی دوای ئەمە خطوەی دوای ئەمە تەمان ئەمە لە ژێرە و لاینەکانی تی بەجێشەوە کۆپیەکی وەرگرتووە بەڵام بە یەک پارچەیی ئێمە یەک کلیگەکەینی ئەگەر بیکەی بە دوو کلیک ئەوەی ژێری شەوە سەلێکتەکە بەڵام ئێمە یەک کلیگەکەی لەسەری ئەم یەک کلیکە بەس نووسینەکەی خۆمان یەک جار هەمووی تەحدید نەکرد بۆچی پارچە ئەمە ئێستا بۆ بە دوو نووسین لەسەریەک دوو نووسین لەسەرێک ئەگەر هەمووی بەیەکەوە سەلێکتەکەی ژێرەوەش سەلێک ئەوەی لە ژێری شەوەی سەلێکتێکە یعنی تو ئیشەکەت نەکرد ئەگەر دقت بە ئێستا ئەمە ئەم بەشەی سەرەوە کە سەلێکت ماکردووە موڤەکەین ئەمە موڤە جوڵاندنە پارتەکە ئەجوڵەنێ ئەمە هینەکەی یەکەم جارە یەک دانەیە بەشە باشە کە هەر ئەم حرفی ئێمە لێرە یەک کلیکی لەسەر بکە هەمووی کردو بە یەک پارچە یعنی ئێستا ئێمە ئیشمان بەم بەشیان نەماوە ئەمە احتیمالی تەقاطعەکانی تیا بێ کە ئەمەمان لابرد ئەمە ئێستا حازرە بۆ نووسین ئەیخینە سەر پرۆگرامێکی تر کە ناوی پڕۆن ئێستا ئیتر ئەمە کە کۆتاییمان پێ نەبێت ئەم کۆتایی پێ ناو دوایەوە سەیڤیەکەی باش ئەمە ئیتر لێرە ئێستا حازرە بۆ بڕین ئەتوانین سەیڤیکەین لە هەر شوێنێکی کۆمپیوتەرەکە بتەوێت سەیڤیەکەی مەسەڵەن ئێمە لەسەر دیسکتۆپەکە سەیڤیەکەین بە ناوی پەیامەوە بە ناوی پەیامە لەسەر دیسکتۆپەکە سەیڤمان کردووە هەنگاوی دوای ئەمە پرۆگرامە تایبەتەکەی خۆیەتی کە هەر لەگەڵ جیهازەکە لە شەریکەوە دێ بە ناوی پرۆنێستەوەیە ئەمە ئایکۆنەکەیەتی ئەم بەشەی پرۆنێست 2015ەیە ئێمە لێرە هەمانە بەکراوەی حازرە ئەمە فایلی پێشترەکە بڕیمانە بێمانە ڕیمۆڤ بکەین دین ئەو فایلە لێرە هەیە لێرە ئەم فایلی کە سەیڤماکردووە لەسەر دیسکتۆپەکە لێرە دیسکتۆپمان داناوە ئەمە فایلەکەی بە ناوی پەیامەوە دەبڵ کلیکێکی لەسەرەکەی ئێتە ئێرە ئەلێرە سەیرەکەی بزانی کێشەیەک شتێکی نییە ئەم پلێتەکەی داوا پێمان کە ئەوەنە بە ئەوەنەیە قیاساتەکەی وتمان ئەمە پرۆگرامەکە ئۆتۆماتیکی خۆی بۆی دایانە لید ئین و لید ئاوتە بۆ پارتێک کە تۆ قیاسەکەی دەرەوەی بێ و ئیشت بە ناوی نەبێ بۆ شتێکی تر کە بەعکسەوە تۆ ئیشت بە پارچەکەی ناوی بێ لید ئین و لید ئاوتەکەی خاتە دی دەرەوە کە تۆ پێڵێ من پیرسمە یا هۆڵ یعنی با بڵێن کون پیرس یعنی پارچەکە ئەگەر هۆڵت بێ ئەو هۆڵت بێ ئەو ئیشی دەستپێکردن و کۆتاییاتنەکەی خاتە ناوەوە بەڵام ئەگە پیرست بێت تۆ پارچەکەت بێ مەسەڵەن ئێمە حرفی ئەیەکەمان بوێ ئەو کاتە دێت ئەم دەستپێکردن و کۆتایی هاتنی خاتە دی دەرەوە بۆی حرفەکە تێک نەچێت ئۆتۆماتیکی جیهازەکە وا دروست بووە کە لێرە سیرماگەری کێشەیەکمان نەبوو ئەگەڕێنە سەر پرۆگرام ئەسڵەکە لێرە قیاسی پلێتەکەی ئەدەینێ مەسەڵەن بۆ نمونە ئێمە ئەتوانی هەر قیاسێک بێیت تۆ خۆت لە سوچێکی پلێتەکە ئەداینی پارچەیەکت هەیە مەتر بە مەترێکە بۆ نمونە ئەتوانی ئەم پارچەیە لە سوچی ژیا ببڕی ئەتوانی بۆ لێرە بڵێ قیاسی پلێتەکە مەترێک تەمەن بە ملیم ئیشەکە ئەمیش بە هەماشیەوە بە مەترێک قیاسەکەی تەڵێ لێرە درێژەکەی لەگەڵ پانیەکەی ئەمە قیاسی مەتر بە مەترەکەی دایەتی پێمان پلێتەکە و تەحدید کرد بەڵێ یعنی ئەو نووسینەی کە تۆ ئەتەوێت لەنا ئەو پلێتەیە نەخشیت بەڵێ لەسەر ئەو پلێتە ئەگەر تۆ ئەتەوێت مەسەڵەن
تۆ یەکدانە لەوە ناوێت بۆ نمونە زەلامێک دیڵە دەدانەمەوێت پارچەیەکت هەیە قیاسێکت هەیە پلێتێکت هەیە ستاندەر مەتر و 25 بە 2 مەتر و نیوە دەی ئەم پارچەیە کە دروست کردووە دایەنی بۆ نمونە ئێستا من پارچێکی مەتر بە مەترم لێرە حاضر هەیە ئەمە ئەم پەیامە لەسەر ئەو پارچەیە بیبڕم بەڵام بە قیاسی خۆم شەرط نییە بە مەتر بە مەترەکە بێ من لێرە بۆ نمونە 80 سانتیم بە 30 سانتیمم داناوە بەڵام پلێتەکەم مەتر بە مەترە من ئەم 80 بە 30 خەمە سەر ئەو مەتر بە مەترە جیازەکە خۆی کە ئیبڕێ ئەو پارچەیە ئەبڕێ و ئەو جیاگەی ئەمێنێتەوە بۆ ئیشێکی تر بەکاری دێنەوە ئێستا ئەمە کە دامان ناوەمە حازرە بۆ نووسین ئیتر پلێتەکەش لە کاتی ئیشکردنا مەسەرەن بەم شێوە دایانێ بە شێوەی ئاسۆیی یا بە شێوەی ستونی دایانەی ئەکەوێتەوە سەر ڕەغبەتی خۆت چۆن پلێتەکەت خەسارەی نابێت یعنی کەمترین خەسارە بێت ئەمە ئێستا بەم شێوەیە دایانی لە زاویەکانەوە جووتەکەی تەمان بەرنامەکە واش دروست کراوە کە لە تەنیشتەکانەوە 6 ملیم بەجێڵێ لەبەرەوەی کە تۆ ئەو پلێتی کە دایانی احتیمال ئەو پارچەی کە هاتە گۆنیان نەبێ ڕێک نەبێ قەراقەکانی خوارد بەڵێ 6 ملیم لەم لاوە 6 ملیم لەو لاوە بەجێڵێت بۆ پاکردنەوەی ئەو چواردەوری خۆی بۆ شتێکی گۆنیا و ڕێک دەچێت ئەمەش بە هەماشەوە کەوتمان لێرە لە ناوەوە لەبەرەوەی ئیشمان بە ناوەتی لید ئین و لید ئاوتەکەی لێرەیە وایە ئەمەیان لەبەرەوەی ئێمە ئیشمان بە ئیتاڵی دەرەوەیەتی چوارچێوەکە خستوێتی دیوی دەرەوەگە دیقەت بەی لێرە لە دیوی دەرەوە دەستپێگە لە دەرەشە کۆتاییە بۆی کە ئەم چوارچێوەی کە ئەیبڕێ هیچ خەت شوێنی ئاسوارێکی بڕینی پیۆ دیار نامێنێ بەڵێ وەکو پێشتر باسمان کرد لە ژوورەوە بینیتان کە لە پرۆگرامی ئۆتۆکادەکە ئێمە پەیام تیڤی ئەندازەیەکمان نووسی ئێستا ئێمە کارەکانی ژوورەمان هەمووی تەواو بووە ئامادەیە بۆی کە لەسەر پلێتەکە هەڵی کۆڵین با بڵێن بیبڕین ئێستا ئێمە دەچین بە بڕینەکەی ڕێگان یان ستا پێ طبعا سەرەتا ئەبێ هەردوو نقطەی بیدایی و نهایی پلێتەکە دیاری بەڵێ بێگومان سەرەتا ئەبێ ئەم سەرۆسەری پلێتەکە دیاریکە بەس خواز زەحمە نەبێ عینەکەت کردە چاوت باشترە وەگوتمان سەرەتا ئەبێت نقطەی دوو کۆرنەری پلێتەکە دیاریکەی بۆی کە بزانێت پلێتەکە لەکوایە کە دوو کۆرنەرەکە بۆ دیاریکە پاشان سنکەکەشی دیاریەکەی سنکی ئەسووری پلێتەکە پێ ئەڵێ کە ئەوە نەملیمە ئیتر دەستەکە بەبڕین بۆ خۆی نێتەوە بەردەمی نووسینەکە دەبێت لای بێت ئەسکێتی بەدەستە ئەو پاشان کەواتە پیت ئەمە لە نیهایەتەوە پیای هاو لە نیهایەتی ئەمە ئەوە لێ تۆ بڵێ بخۆم بە قەڵەم شتە نووسم لەبەروی ئەم هەموو حرفێک حسابی پارچێکی بۆگە خۆی ئۆتۆماتیکی داینە لە احتیمال ناکاتە سەر ئەوەی کە بۆ نەتۆ لە بەرنامەی ئۆتۆکادەکەیە کامپیوتەر پێشتر نووسیوە و کامپیوتەر دواتر نووسیوە نەخێر ناحتیمال ناکاتە سەرەوە چکار بچۆتە بەرنامەیەکی ترەوە کەوتمان پرۆنێستا لەوێ ئەمثالی کردەوە بەڵام ئەگەر بتەوێ خۆت پێشی خەوی دوای مەسەن یەکەم شت دار چیت بۆ بەبڕێ یا دووەم دار چیت بۆ بەبڕێ ئەتوانی بەڵام ئێمە ئیشمان بەوە نییە تا هەر کاتێکەکە لە گرنگەوەی لە کۆتاییە ئامانجەکەی پێکاوە ئەو شتێکی نووسمانە دروستی کردووە بەڵام زۆر جار هەیە مەسەلەن تۆ ئیشی دوو کەسر لایەی کە لە پێگەی شتانەوەیە هەردوو شەکەی لەسەر یەک لێت ئەو کاتە تۆ توانی بڵێ یەکەم جار هەمایان ببڕێ دووەم جار هەوایان ببڕێ ئەی دووری نێوان مەسافەی نێوان پیتەکان طبعا ئەوێ ئەوەشان بێت ئەوە خۆی تەمان فۆنتە وەکو تۆ لە بەرنامەی وۆرد و ئێگزڵ و بەرنامەکانی کۆمپیوتەرە فۆنت سپەیسی بینەکانی خۆی شەریک ئۆتۆماتیک دانراوە بەڵام لەم بەرنامەی لەبەرەوەی ئۆتۆکاد و ئەیکەیتەوە بەلاین ئەتوانی بەدەست خۆت با بڵێن گەورەی حرفەکەنا لەبەرەوەی تۆ شکڵەکە تێگنەی گەورەی حرفەکە هەروە خۆی جوانە بەڵام سپەیسێک لە بینی حرفەکانە ئەو بەدەست خۆت ئەتوانی یاوتەی ئەدەسەوە نیوەی دروست کرد لە بەشی سەرەوە دوای هاتە خوارەوە شەکی خوارەوەی تەواو کرد دوای گەڕاو بۆ بەشی سەرەوە بەڵێ تقريبا احتمال دەکاتە سەرەوەی کە لە زیرۆ باشن گەل لیت ئین و لیت ئاوتەکە یعنی ئەو هێڵە ئاسۆیەکە حسابەکە هەر لیت ئینێک و لیت ئاوتێک کەوت بێت ئەو ئاسۆی ئەیکە لە یەک ئاسۆ کە ئەڕوا مەسەلەن بۆ نمونە لەو ئاسەی چیزیەکە کە ئەڕوا لیتەکانی لەکوێ دانابوو خۆی ئۆتۆماتیک لەو ڕیزە چەندانە هەبێت کەواتە ئەحتیمال دەکاتە سەر پیتەکان بەڵێ پیتە ئەو پیتانە کە بۆ ئاسۆین زووتر ئەیان کەن بەڵێ
بەس لێمە وەک بینیمان لە مەسافەیەکی زۆر کەمە ئەمەی بۆ کردێ ئەم جیازێکێک لە سیفەتەکان و مۆسەفاتەکانی ئیشەکەش زوو ئەکات بەڵێ طبعا پێشتر ئەم جیازە پێشتر ئەم جیازە قبل وەستاکان ئەوانەی کە صنعتکارن لەناو شاری سلێمانی بە ئیشی ئۆکسجین و کاربۆنی بێڵن لای خۆمان ئۆکسجینی بێڵن بەدەستی ئەیان کرد بەتر لەوەی کە بڕینێکی کوالیتی زۆر نزم یعنی شتێکی زۆر ناچین باید کۆسەرەکاری پێ بکەیت اینجا قەوسی بۆ دەرناکردی مەسەلەن بازنێکی خڕی بەتوانی نەتوانین دەریکەیت چکە تۆ دەچی تۆ پڕگال نییە جوڵەی تیا دەکرد ئەم جیازە لە ماوەیەکی زۆر کەمە ئیشێکی زۆر جوان و کوالیتیی زۆر بەرزوو ئیشێکی زۆر دەقیقەیە یعنی تۆ بەمەلی ویشی لەگەڵاکەی بەمەلی ویشی لەگەڵاکەی هەندێک سەری پارچۆ هەندێک زیادە وردە ئاسنە بینین ئەمە هەر بەوەی جیازەکەەوە لێ ئەکرێتەوە یان چۆن دوایی مامەڵی لەگەڵاکرێت نەخێر ئەو سەرە پارتانە وەکو بینیمە ڕاستانە بانیەکانی بۆشە لە ژێرەوە چەکمەتی هەیە چەکمەتێکە بۆکسێکە ئەکەونە خوارەوە فترەی هەفتێ دوو حەتە جارە بەقی ئیشکردن لەسەری کە لە ژێرەوە چەکمەتەکە پڕ بوو دەرێنەکەی پایکەنەکەینەوە ئەم ڕاستانە تقریبا لە 6 مانگجارێ 7 مانگجارێکە لێت بۆڕێت ئەو خۆڵ و پیسی ئاگرێ وەرەگرێ بۆیتن هەم تۆزە کوالیتەکەی نیت مەگاتەوە هەمیش دەزانن لەسەری خۆش نییە جوان ناوە ئێستێمە بینین چوار دەوری نەخشەکەش ئەبڕێ بۆ قیاسێکی خۆمانیامان دەگومان تۆ لە زیرۆ شتێکت دابێتێ هەر شتێکت لە زیرۆ دابێتێ بە کۆمپیوتەرەکە ئەو شتێکەوە شتێکی زیاتر و کەسر ناکات زۆر باشە وەکە بین ئێستاوە پەیام تیڤی ئەندازەکە تەواو بووە شتێکی جوان و کاتێکی زۆر کەمیشی زۆر کەمیویست ئەمە ئەگەر بتوێت تۆ بەدەست ئەمیشە بکەی لەوانەیە بڵم بە هەفتەیەک ئەو شێر بۆ نەگرێت بۆ شێوە جوانیەش ئەمە دەقیقیش یەکێکی تر لەو ئیشە گرنگانی کە لەم شوێنەدا دەکرێت بریتیە لە دروستکردنی بۆیلەری ئەرزی وەک دەزانین لە وەرزی زستان پلەی گەرما بە ڕێژەیەکی زۆردا دەبەزێت و ئێمەش پێویستمان بە ئاوی گەرم دەبێت بۆیە بۆیلەری ئەرزی یەکێکە لەو ئامێرانەی کە زۆربەی ماڵەکان پشتی پێدەبەستن بۆ گەرمکردنی ئاو کاگەردی بنەبینم ئەمڕۆیەوە خەریکی دروستکردنی بۆیلەری ژێر حەمامن ئەمەوێ باسی گرنگترینی ئەوەنگاوانم بۆ بکەی ئایا ئێوە ڕەچاوی چیەکەن چۆن دەست ئەەکەن بە دروستکردنی بۆیلەرێکی ژێر حەمام بەڵێ ئێمە سەرەتا لە وڵاتەکانی دراوسیەوە پلێتەکەمان بۆیت پلێتەکە پلێتی 6 میلیمە ئەو پلێتە پلێتی احتیاطیە ئەو پلێتە گەڵبەنایس کراوە مادەیەکی گەڵبەنایسی تایە بە زەحمە ژەنگەکە ئەمە دوای کە ئەخرێتە ناو حەمامەکەەوە دوای کاشیەکرێ کە کاشی کرا ماوەیەکی زۆر لە ژێر و ئەرزامێنێ بۆی ژەنگ نەکا بێ گەڵبەنایس بێ سەرەتا پلێتەکەمان لە ئێرانەوە بۆیت یا لە تورکیاوە یا لە ئۆکرانیاوە پلێتەکان فەرقەکە ڕەش لە ئۆکرانیاوە سپی لە ئێرانەوەیت دوایی کەیەت ئێرە لێرە داگرین جا لێرە دەسەکەین بە بڕین مەرحەلەیەک هەنگاو بریتە لە بڕین بەڵێ یەکەم جارەی بڕین جا پرێس یەکەین پرێسیەکەین اینجا ناوە بەرە و شانوشتەکانی بۆ بڕین اینجاچێ وەستای لەحیمەکە اینجا دەسەکە بە لەحیمکردنی شوێن سەبوونە و هیتەرەکانی لێدە بپرسم چەند پارچەمانەوێ بۆ دروستکردنی بۆیلەرێک چەند پارچە بڕیمان هەیە قیاسەکان هەمە جۆرە بۆ نمونە ئێمە بۆیلەرێکی 130 بە 130 ماندوێ ئەو کاتە یەک پلێتی کاملمانەوێ ئەمە پلێتێکی کاملە ئەم پلێتە کاملە بە کاملی بەشی یەک بۆیلەری سیبەسیەکە کە بەش یەک بۆیلەری سیبەسیکە یعنی ئێمە پارچەمان ناوێ لەوەیە یعنی ئەوە ڕێک بەشی ئەو بۆیلەراکە کە بۆ بۆیلەرێکی ناو حەمام ببێت سیبەسی کەواتە ئێستا هەنگاوی یەکەم لە دروستکردنی بۆیلەرێکی حەمامدا بریتە لە بڕینی ئەو پلێتەکە بۆ قیاسە کە خۆتانە بەڵێ ئیتر قیاسەکان هەمە جۆرە هەیە حەمامەکەی بچکۆلەیە ئێمە قیاسێ بچکۆلەتری بۆکەین هەیە گەورەیە گەورەتری بۆکەین لەسەر ئەوە وەستێ کابرا چۆن تەڵەبیاتەکە کابرا لێ حەزەکەی با قیاسەکە من گەورە بێ یا بچکۆلە بێ بە پێی ئەو پیاوەیە کە خۆی داوایەکە تەڵەبەکە چۆن بێ ئێمە ئاوا بۆ یەکەین دوای ئەوەی کە پلێتەکەمان بڕی و پارچەمان کرد بەو قیاسەی کە خۆمانەمانەوێ اینجا فەقەرەی دووەم دەستەکەین بە پرێسکردنی ئەم لاولاکەی هەڵێینەوە بۆی
یەک پارچە دەرچێ اینجا بۆیلەرەکە کە پرێسمانکە اینجا چێ بۆ شوێنی لەحیم ئەمە لێرە ئەمە هەنگاوە بەس پرێسەکرێت بەس پرێسە هەنگاوی یەکەم بەس بڕیمان لە دلەتمان کرد بەو قیاسێکە خۆمانەمانەوێت هەنگاوی دووەم پرێس یەکەین پرێسێک بەڵێ هەنگاوی سێم دوایە چێ بۆ لەحیم لە لەحیم اینجا دوایە چێ بۆ ناو حەمامەکە بەم شێوازە پرێسەکە بەم شێوازەیە سا ئەم بۆیلەرەمان پرێس کردووە 130 بە 130 دوو پارچەی وا هەیە ئەنرە بەیەکەوە بەڵێ ئێستا لە دواترە زیاتر بۆمان ڕوو نەبێتەوە کە چۆن تەشکیلەکرێ و لەحیمەکرێ و دوایە چێتە ناو حەمامەکەەوە کەواتە ئەمە دوو پارچە لەمە و ئەم لاولاکانیشی دوو پارچەم لاولاکەی ماوە ئەمە دوو پارچە جا سەرەکەشی ماوە سەرەکەی ئەمە ئاوا لێکە درێ ئاوا لێکە درێ کە لێک درا دوای سەرەکەشیە بڕێ اینجا ئەم ناوەبەرانە ئاوا لەحیمەکرێ لە ناوە ئاوا لەحیمەکرێ بۆی بەخۆت بێ و نەتەقێ لە حاڵەتی ئەوەی کە ئاوی تێکەی ئەمانە ئیتر هەیە بەرمیلەیەگرێ هەیە دوانەگرێ هەیە سیانەگرێ بە پێی قیاساتە دوای ئەوەی کە پرێسمان کرد بۆیلەرەکانی بۆ ئێرە بۆ لەحیم یعنی ئەو پارچانەی کە ئێمە ئامادەمان کرد و دوای ئەوەی کە پلێتەکەمان بڕیەوە هەم پرێسمان کرد بەڵێ ئەو پارچانەی کە ئامادەمان کروێسە لێرە ئینجا بە لەحیمکردن لێرە بێ لەحیمیکەین لە پێشە ناوەبەرەکانی لێدەین 6 ناوەبەرەی لێدەین بۆی بۆیلەرەکە دوایی نەکشێ و بتەقێ لە حاڵەتی ئاوتێکردنا چکە ئاوێکی زۆرەگرێ بەرمیلێ دوو بەرمیلەگرێ لەو کاتانەیە ئەبێ ناوەبەرەی باشی لێبێ بۆی بۆیلەرەکە نەتەقێ بینی پلێتی یەکەم لەگەڵ پلێتی دووەمە چکە دوو پلێتە ئاچێتە ژێر یەک سەرەتا پارچەی سەرەوەی سەرەتا ناوەبەرەکانی لێدەین دوای پارچەی سەرەوە هەڵێ ژێڕینەوە و بۆ شێوەیە لەحیمەکەن کە ئێستا خۆتانەی بینن طبعاً هەموو چوار دەورەکە لەحیمەکرێ هەموو چوار دەورەکەی بەشی سەرەوەی لەحیمەکرێ ئەبێ هەموو چوار دەورەکەی بە لەحیم بدورێتەوە دوای فەحسی هەواشی لێ بدرێ بۆ ئەگەر لە حاڵەتێکا کونێ شتێکی تیا بوو هەستی پێ بکەیت یعنی ئەوە با کۆمپرێسەر هەوای تێچێ و دوای فەحسەکرێ و کەفی لێدرێ قەراقەی بۆی بزانین کونێک شتێک درزێک ئەگە شتێکی وای تیا بێ و کاتە ئەتوانین بە ئاسانی چاک بکەیت بەس کە ئەمە دوایەوەی کە لەحیم کرا فەحسی بۆکەن تێستی بۆکەن بەس بە هەوا دوایەوە ئاوی تێکەن دوای ئەوە ئەچێتە ناو کایبن جەماعەتێکن بۆ ناو حەمامەکە دایانێن دوای وەستای ئاوەکە اینجا بۆریشتەکەی لێ ڕەفتەکە دوای پڕەکرێ لە ئاو کە ئاو لە ناو حەمامەکە تەختەی دوای کاشیەکرێ لە مەرحەلەی ئاخیرە ئیتر بۆ شێوەیە کە ئێستا وای بینی لەحیم یەکایەکەم جار بۆ ئەوەی بەرینێ پارچەکە بەڵێ ئەوە لەحیمەکرێت تەشکیلێکە ڕێکێکە بۆی لەحیمەکە جوان بیگرێت لە حاڵەتی ئەو ئاوە زۆرەیە نەبێتە هۆی بەربوونی یا بتەقێ یا بۆی زەرە لە کابرا نەکەوێت ئەمانە دووسێ ڕووی هەیە زۆر باشە هەم جێگا ناگرێت لە ماڵە یعنی تۆ تەختی عەرزەکەیەکەی بە هیچ شێوەیە جێگا ناگرێت ئێوە تەنیا ئەم شێوازە لە بۆیلەر دروستەکەن یان شێوازی تریشان هەیە ئەم شێوەیە شێ و شێوەی قادرمەیی شەیە هەیە حەمامەکەی گەورەیە ئەڵێ ئەمەوێت لەسەری پاڵکەوم بە پلە بۆ یەکەین بۆی بتوانێت ناو حەمامەکە دانیشە وەکو کورسیەک هەیە مەسەلەن ئەڵێ بە وەکو کورسی وابێ بتوانم دانیشم لەبانی ئەمەش لەو حاڵەتانەی کە کاشەکە گەرمە بێ خەڵک ئەوانەی کە زۆر ئیشی پشتیان هەیە شەیان ڕۆماتیزمە شتێکیان وا هەیە هین یەکەن لەسەر عەرزەکەی پاڵەکەون ئەو کاتە ئیسفادەی زۆر لێەکەن لەو حاڵەتان تۆ باس تێوت کرد کە پلێتەکە 6 ملیمە وەزنی ئەو بۆیلەرە قورس ناوێ وەزنی ئەو بۆیلەرە هەیە 150 کیلۆیە هەیە 200 کیلۆیە بەپێی ئەو قیاساتەی کە ئەمان ناتێت ئیتر لە کەمترینیان 100 کیلۆیە لە 100 بۆ 250 و 300 چێت دوایەوە کە بۆیلەرەکە لەحیمەکەین ئینجامە سەرەتا بڵێن لە سەرەتاوە بڕیمان دوای پرێسمان کرد دوای لەحیم لە ئاخیرا بەم شێوەیە تەواوە بێ لەحیم هەموو چوار دەورەکەی لەحیم کراوە دوای بۆیە کراوە اینجا ئەمە شوێنی تەرەکانە دوی تەری لێدەین لەگەڵ ساردی هەیە کە ئاوی ساردی بۆچێ دوای لەوێشەوە ئاوی گەرم وەرە ژیرێتەوە و ئەمەشیان تەنفیزە ئەوەشیان
گەرمە بۆ ناو حەمامەکە بۆی لە حاڵەتی هینا ئاوی گەرمان پێویست بیکەینەوە ئاوی گەرمەیە. من نامەوێ بپرسمەوە جگەل لە بۆیلەر بەڵێ لێرەیە چی ئیشێکی تر ئەکەن لەگەڵ ئەوەی کە ئێوە لێرە هەستەکەم کۆمەڵێک ئیشی تر ئیزافی وەک بۆن منە ئەو تەنکانە ئەو تەنکی گازانە تەنکی ئاوی شتەکان زۆرن بەڕاستی بەس ئێستا لە بینم بێوین بێ تەنکی نەوتەکەینی گاز دەکەین هی ئاوەکەین تەنکی گەورەی قەبارەی بۆ باخ هەیە ئەڵێ با تەنگەکەم گەورە بۆ باخی شەیکەین جۆرا و جۆرە شتەکان زۆرە بەڕاستی ناکرێت لێرە هەمووی بە تەفاسیلی باز ناکرێت بەس هەموو ئیشێک ئەوەی بە موادی ئاسن بکرێ ئێمە ئەیکەین و ئەوەی ئیشی پرێس و خواردکردنەوە ئەمانەی تیاابێ هەمووی ئەمە بۆمانەکرێ باز لەو پلێتانی کە لێرە بۆ بەڵێ لەو پلێتانە لە پلێتەوە لە 1 ملیمەوە تا 100 ملیم بە قیاسی جۆرا و جۆر هەمان بۆ پلێتی تەنکیش گەڵبەنایسە ئەوانەشمانێ. یەکێکی دیکە لەو ئیشە گرنگانەی کە لەم شوێنەدا دەکرێت بریتیا لە دروستکردنی بۆدی گەڵابە. دەبێت ئەو گەڵابەیە کە دەیەوێت بۆدی بۆ دروست بکرێت سەرەتا دەبێت قیاسی بۆ بکرێت و پاشان هەموو ئەو پارچانەی کە دەیەوێت بۆی ببڕێت و ئامادە بکرێت بۆ ئەوەی لە هەنگاوەکانی دواییدا لە حیم بکرێت و هەمووی پێکەوە بلکێنرێت. کاک زاناگیانیەوە ئەمڕۆ خەریکی چی ئیشێکنەوە ئێستا لێرە کە مەشغوڵن؟ برام لێرە خەریکی ئەمە دروستکردنی بۆدین یەکێ لە مشتریەکان هاتووە بۆدی بۆ بکەین. بۆدی چ شتێک؟ بۆدی گەڵابە لەسەر تەڵەباتی خۆی لە دوکان بڵێن قیاس و شتمانەمی گرتووە پاشان هاتوین بۆم کارگەی و لە یەکەمیش کە دەست پێەکەین ئەچین بۆ لای پلازماکە لەوێ قیاسەکانمان بۆ بڕن و دوا بە دوای قیاسی ئەوێ ئێنە ئێرە ئەم بەشە پێڵێن پرێس. ئەو پلێتەی کە ئێوە بەکارێنن لە بۆدیە چەند ملیمە؟ ئەوە کردە سەر با بڵێن تەڵەباتی ئەو شخصە کە لەوێ بۆ یەکەین ئەمە کە ساعاتەن بەکاری و لە بازاڕە کە بڵێن سەفیاتی هەیە 4 بە 6 پێڵێن ئێمە پێڵێن 4 ملیم با بڵێن بە 6 ملیم دوو نوع پاشان جایینە ئێرە ئەمە پێڵێن پرێس. بەڵێ دوای پرێسەکە کە لێرە تەواوە بێ تقریبان ڕۆژێکی پێچێ. منەمە لێرە پرسیارە بکەم لە بۆدی گەڵابەیە چەند پارچە پلێت بەکارێن؟ ئایا هەموو پلێتەکان یەک جۆرنیان جۆری جیاواز بەکارێنن؟ وەکو جۆرەکان 3 نوعە 3 ملیمە 4 ملیمە 6 ملیمە وەکو جۆر. بەڵێ وەکو عەدەد یعنی نوعەتی بۆدیەکان فەرقەکە ئەگەر تێگڕای پارچەکان حساب بکەین لە وردەوە تا گەورە خۆیەدا لە 400 بۆ 500 پارچە ئەگەر لە وردەوە بۆ گەورە حسابی کرد پێک دێ لە منە. ئەی وەکو ئەو پارچانە طبعاً ئەوە پێویستی بە لەحیمکردنیە دوای پرێس. بەڵێ بەتاکید. بە چ جۆرێک لەحیمەوە ئەو ئێمە لێرە کە پرێسەکە تەواوە بێ پاشان بە سیارەی خۆمان نەقلەکەین بۆ وەرشەی خۆمانەیە لە هوانە و لەوێش پارچەکان دەستەکەین بە دروستکردن و بە لەحیمکردن. وەکو پرێس ئەو 400-500 پارچەی کە تۆ باست کرد ئەوەی کە پێویست بە پرێسکە هەمووی یەک جۆر پرێسەکریان قاڵبەکانی جیاوازەوە کە لێرە بەکارێنن. لێرە نوعەتی پرێسەکان فەرقی هەیە لێرە تر با بڵێن خۆیان شارەزان لێمان تێگەن چۆن چۆنی ئەو پێویستمان بەو ئیشانەیە خۆیان بۆمانەکەن. چەند جۆر پرێس بەکارێن تاوان بە حکمیەوەی کە تۆ باسی 400-500 پارچە ئەکەی لە دروستکردنی بۆدیە گومانی پیان یە کە درێژەکانیشی جیاوازن. بەتاکید. ئایا ئەم پرێسە تەنیان پرێسە بەکارێنیان پرێسی گەورەترتان هەیە بۆ بڕێنی پارچەکان؟ ئەم پرێسە پێڵێن 3 مەتری ئەوانەی ئەو بەریش پێڵێن 6 مەتری ئەوەی درێژ بێ 6 مەتری بێ بەو ئەکرێ ئەوەشی 3 مەتری بێ بڵێن لە 3 مەتر کەمتر بێ نوعانەکرێ. ئەی وەکو گەورەترین پارچەکە لە بۆدی گەڵابە بەکارێنێت چەند مەترە؟ گەورێ بڵێن درێژەکەی درێژەی تر لە 6 مەتر درێژترمان نییە لە بۆدی گەڵابە وەکو ترێلا وە جیایە بەس لە بۆدی بڵێن گەڵابە ئێمە پێڵێن سکس و خشک لە 6 مەتر درێژترمان نییە. کەواتە ئێستا لەم شوێنەیە ئەو پارچانەی کە پێویستان بێت هەم بە جیازی لەیزەرەکە ئێوە ئەیبڕن پاشان لێرە پرێسیەکەن کە هەنگاوی پرێس تەواو بوو ئەچێت بۆ لەحیم بەچێ بۆ لەحیم بۆ وەرشەی خۆمان. بەڵێ تەوانەوێت لەوێ هەموو پارچەکان پێکەوە لەوێش پارچەکان پارچە لەیەکە درێ
ئیتر پارچە و شوێنی خۆی هەیە جیاوازە من خۆمان لی تێگەین پاشان وردە وردە مەرحەلە بە مەرحەلە تا ئەو کاتەی تەواوە بێ لێکی دێین ئاوە کاکزانە ئێمە زانیمان چۆن ئەو پلێتی کە ئەو پلێتانەی کە تەڵەبە و داواکراوە بۆ دروستکردنی ئەو پارچەیە ئێمە زانیمان و بەهۆی جیازی لەیزەرەکەەوە بڕیمانەوە پاشان هەموو پارچەکانمان پرێس کرد چه هەنگاوێکی تر دەست پێەکە پاشان کە نامانەوە لە کارگەی لە پلازماکە با بڵێ نامانە بۆ ئێران دوایی لێرە دەستەکەین بە تەشکیلکردنی پارچەکان ئەو پارچانەی کە لەوەی بڕین و پلازماکە بڵێن بۆی پرێسکردین ئەێنینەوە ئێرە و شوێنەیە کە بڵێن ئەم بۆدانی لێ دروستەکرێ ئیتر پارچە بە پارچە لە حیمەکرێ وەکەی بینی ئێستا ئەمە هەنگاوی ئاخیرە ئەمە کەوتوتە کۆتا بەڵام پێش ئێستا ئەو پارچانە هەمووی لە عەرزاوردە با بڵێن لێگە درێ کە لێک درا هەر پارچی شوێنی خۆی هەیە دوایی کە پاش لە حیمکردنی تر مەرحەلە بە مەرحەلە لێگە درێ ئەتاگاتە ئەم ئێستامە بڵێ مەرحەلەی کۆتایە بە سیستێمە بینی کۆمەڵە پارچەی زۆر لەم بۆدیا بەدی ئەکرێت بڵێ ئەمە هەمووی بە دڵنیاییەوە کاتی خۆیان کە باست کردێت 400 بۆ بۆ نزیکەی 500 پارچە ئەگەر لە وردەوە تا ئێستا بە دڵنیاییەوە بەدیەکرێت لەو ژێریشی کاگە لوقمان پارچی زۆری تایە ئەو پارچانە لە حیمەکرێ یەک بە یەک لە یەکە درێوتر مەرحەلە تا ئاگاتە ئەیستا وەک دروستکردن ئەمە وەکو تەشکیلکردنەوە پاشان لە حیمکردن مدەکە ماوەی چەنە ئەخانی ئەمە دروستکردنی ئەمە بڵێ دروستکردنی ئەمە 12 ڕۆژ بۆ 14 ڕۆژی پێچێت هەتا ئەم مەرحەلە و کۆتا و بێجگەر لەوەی کە تۆ لە مەرحەلەی پێشووترا کە تۆ بڕیتەوە پرێست کردووە ئەمە بەس تەشکیلکردنەوە لە حیمکردنەکەی 12 ڕۆژێ بە تاکید بڵێ 12 ڕۆژ بۆ 14 ڕۆژ ئەو ساتەوە بێ ئەم پلێدانە کە زۆربەی ئەبینین وەکو پارچەی ئەساسی دەور ئەبینیان وەکو بۆ نمونە پتەویەک بۆ ئەوەی بۆ ئەم بۆدیە ئەکسەرێتیان ئەوانەی کە با بڵێن جوانکاریشی تیا هەیە هەندێک پارچە هەیە جوانکاریە بەس تێکڕا ئەساسی بەڵێ تێکڕا ئەساسیە بەس تیاشایەتی بۆ جوانکاری ئەو پارچەی ژێری زیاتر وردەکارێکی زۆری تیا ژێری چکم ژێری پێویستیە کا زۆر بەقوت بێ لەبەرەوەم بارەکە هەڵە ڕێژرێ بۆ مەیلان ئەبێ و ژێری وردەکارێکی زۆری تا بکەی پارچی زیاتری لێ بدەی ئێستا دەرناکەوێت بە حکومی بڵێن بۆ دەکە تەواو نەکراوەتەوە بەس ئەکسەرێتشی بەڵێ جوانکاری تیا هەیە ئەوان بە سیستەمی هایدرۆلیکی ئیشەکە بەڵێ پێشەوە جەگە بەرزە بێتەوە بە سیستەمی هایدرۆلیک لە ناو بەرزە بێت